سڵاوتان لێبێ بەڕێزانەوە کاتتان باش خۆشحاڵین پێتان دەگەینەوە لە هەینێکی تر بۆ پێشکەشکردنی پوختەیەکی تری کتێب لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکان لە ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری کتێبی ژمارە 23 پێشکەشی ئەوەی بەڕێز دەکەین کە هەر هەینیەک کتێبێک دەخەینە ڕوو بۆ ئێوەی بەڕێز کتێبەکە بە زمانی ئینگلیزی The Mindset That Guarantees Success واتە ئەو شێوازی بیرکردنەوەی کە سەرکەوتن مسۆگەر دەکات یان زامن دەکات. کتێبێکی زۆر زۆر بەسوودە کە باس لە چەند خاڵێکی گرنگ دەکا کە بەهۆیانەوە یان بەهۆی ئەو خوو ڕەفتارە و شێوازی بیرکردنەوانەیە یان ئەو بژاردانەیە کە ئەنجامی دەدەین ئەمە دەبێتە هۆی بناغەیەکی پتە و بۆ دەستکەوت و بۆ سەرکەوتنەکانمان. هەوڵ دەدەین لەم پوختەیەدا بە کورتی بەشێکی ئەو بەشانەی کتێبەکە بە نمونەیەکی سادەش بخەینە ڕوو. یەکەم خاڵی گرنگ کە لە کتێبەکەدا باس کراوە لەو شێوازی بیرکردنەوەیە بریتە لە ئەنجامدانی گۆڕانکاری لەو بژاردە ڕۆژانانەی کە ئەنجامی دەدەیت. لەم بەشەدا جەخت لەوە کراوەتەوە کە سەرکەوتن بەڕێکەوت نییە بەڵکو ئەنجامی ئەو کردارە بچووک و بەردەوامانن کە تۆ ئەنجامیان دەدەیت. کەواتە سەرکەوتن دەرەنجامی خووەکان و ڕەفتارەکانتە نەک خۆزگە و ئارەزوەکانت. خاڵێکی گرنگیان ڕستەیەکی گرنگ لەو بەشەدا ئەوەیە کە سەرکەوتن کاتێک کە دەست پێ دەکا کە تۆ گۆڕانکاری لە بژاردەکان و هەڵبژاردەکانی ڕۆژانت ئەنجام دەدەیت چونکە ژیان وایە کاردانەوەی دەبێ بۆ کردەوەکانت بۆ کردە و کۆششت نەک بۆ خۆزگە و ئاوات و پاسا و تەنانەت نەک بۆ بەڵێنەکانیشت بەڵکو چ کردارێک دەنوێنی. لە بەشێکی تری کتێبەکەدا زۆر بەباشی باس لەوە کراوە کە تۆ ئەگەر بتەوێ شێوازی بیرکردنەوەی سەرکەوتن لە خۆتدا گەڵاڵە بکەی دەبێت لە ڕۆژە سەختەکاندا بجەنجی، دەبێت بەردەوام بی، هەوڵ بدە بەردەوام هیوا لە مێشکتدا هەبێ بە تایبەتی لەو کاتانەی کە تۆ بە سەختیدا تێدەپەڕی بە بارودۆخێکی دژواردا دەڕۆی چونکە لەو ڕۆژە سەختانەدا کەسێتی تۆ شێوازی بیرکردنەوەی تۆ بەرگەگری تۆ دەردەکەوێ هەروە هێزی تۆ دەردەکەوێ بۆ چۆنێتی چارەسەرکردن و زاڵبوون بەسەر ئەو گرفتانەی کە دێنەڕێت. ڕۆژە سەختەکانن پیشانی دەدەن کە تۆی ڕاستەقینە چی، کە تۆ چۆن دەتوانی بە شێوەیەکی بە باوەڕ بەخۆبوون و متمانەوە ڕوبەڕووی ئەو ئالنگاریانە بیەوە ئەو سەختیانە بیەوە کە تووشی دەبێت. خاڵێکی تر کە لە کتێبەکەدا باس کراوە بریتە لە خەفەکردنی دەنگ و بیرۆکە نەرێنیەکان واتە کپکردنیان بێدەنگکردنیان لە مێشتی خۆت لە هزری خۆتدا ئەو بیرۆکە نەرێیانەی کە هەنە هەوڵ بدەی کپیان بکەیەوە بێدەنجیان بکەیت چۆن تۆ بەرپرسی لە پاراستنی ئەو فەزای مێشکی خۆت لە هەر ژاوەژاوێکی ناپێویست یان لە هەر بیرۆکەیەکی نەرێیی ناوخۆی چونکە ئەسوودەیی پێویستی بە ڕوونی هەیە دەبێت ڕوون بێ هەر ئەوەشە دەبێتە هۆی پاداشکردنەوەی بەسەرکەوتن. ئەگەر تۆ ڕوون بووی ڕوون و ڕەوان زانیت چیت دەوێ چیت گەرەکە ئەو کاتە سەرکەوتن و دەستکەوتیش لەگەڵ تۆ دەبێت چونکە مێشکێکی ئاسوودە دەبێتە هۆی بنەمایەک بۆ وەرگرتنی بڕیارێکی ڕوونتر بژاردەیەکی باشتر کە ئەمە دەبێتە هۆی بەهێزکردنی تۆ لە ڕووی هزریەوە. خاڵی تری گرنگ ئەوەیە تۆ ئەگەر دەتەوێت ئەو شێوازی بیرکردنەوەیە لە خۆتدا پەرەپێ بدەیت دەبێت دەست بە بنیادنانی و پەرەپێدانی خووی بەهێز بکەیت
زۆر گرنگە تۆ خوو لە خۆتدا بکێ شێوەیەکی خۆکارانە و ئۆتۆماتیک. ئەگەرە تۆ خووەکەت باش بوو چونکە دووبارە دەبێتەوە و چەند بارە دەبێتەوە بە دڵنیاییەوە کاریگەری ئەرێیی دەبێ لەسەر دەستکەوت و لەسەر ئەنجامەکانیشت، چونکە دەبێ خۆت جڵەوی ئەو بژاردانە لە دەست خۆتدا بهێڵیتەوە، ئەوەیە بیکەیە ڕۆتینێکی ڕۆژانە. ناکرێت تۆ پشت تەنها بە هاندان ببەستی، چونکە هاندان ڕۆژانە دەگۆڕێ، بەڵام خوو دەمێنێتەوە، لەلات دەمێنێتەوە. بۆیە زۆر جار دەبینین ئەو کەسانەی کە کار دەکەن دەبینین ئیلهام لە خۆیان وەردەگرن. ئەمە وا دەکات تۆ پێویستت بەوە نەبێ کەسێک هانت بدا یان دەستخۆشیت لێ بکە ئینجا کارەکە بکەیت، نەخێر، ئەوە بۆ خۆتە. بۆیە دەبێ ئەو ڕێکارە لە خۆتدا بەرجەستە بکەی و خۆی گرنگ لە خۆتدا بنیاد بنەی کە دەبێتە هۆی هەنگاونان بەرەو ئەو ئامانجەی کە دادناوە. لە شوێنێکی تری کتێبەکە زۆر بەباشی باس لەوە کراوە کە چۆن ئێمە بین بەرەنگاری ترسەکانی ڕابردوومان بێنینەوە و هەوڵ بدەین نانهێڵین، چونکە ترس دەبێتە هۆی دواخستن، هەروەها دەبێتە هۆی پەخستنی کردارەکان. بوێری پێویستە بۆ سەرکەوتن بۆ هەنگاونان، بۆیە زۆر گرنگە ئەتۆ ئەگەر بوێربی کردەوەکانیشت ڕەنگدانەوەی کەسایەتی خۆت دەبن، بەڵام ئەگەر هەر بە گومان بی و گوماناوی کار بکەی و ترست هەبێ ئەوەش هەر لەلات دەمێنێتەوە. زۆر جاریش بە هەڵە تێگەیشتن وا دەزانین کە گوتت بوێر واتە دەنجی بەرز، واتە بێڕێزیکردن، واتە خۆنیشاندان، نەخێر، بوێری لە بڕیارەکان، بوێری لە ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانە، چونکە ئەو بوێریە و ئەو ئازاییەیە وات لێ دەکات تۆ بەرەو پێش بچی. بەشێکی تر تەرخان کراوە بۆ وازهێنان لە لۆمەکردنی کەسانی تر. تۆ دەبێ خاوەندارێتی ئەو ژیانە و ئەو شێوازی بیرکردنەوەی خۆت بکەی، پەیوەندیت نەبێ بە کەسانی تر، چونکە لۆمەکردن ڕاستە بە شێوەیەکی کاتی ئیگۆی خۆت یان کەسی خۆت دەپارێزێ، بەڵام ڕێگرێکی سەرسەختی گەشە پێدانی تۆشە ئەگەر تۆ تەنها لۆمەی کەسانی تر بکەیت، چونکە گەشەکردنی ڕاستەقینە کەی دەست پێ دەکا؟ کاتێک کە تۆ ئەو ئیگۆی خۆت یان ئەو غرورەی خۆت تۆزێک قەتیز دەکەی و بچووکی دەکەیەوە، هەروەها تۆش هۆشیاری خۆت بەرز دەکەیەوە و بەهێزی دەکەی. بۆیە وازهێنان لە لۆمەکردنی کەسانی تر هەنگاوێکی زۆر ئەرێیە بەرەو ئەو شێوازی بیرکردنەوەی سەرکەوتنە کە تۆ بەرنامەی بۆ دادنێ. لە شوێنێکی تری کتێبەکە باس لە چۆنیەتی خۆڕاهێنان دەکا لەسەر فۆکەس و لەسەر تەرکیز هێشتنەوەی خۆت. تۆ دەتوانی بە پاراستنی سەرنجی خۆت لەسەر ئامانجەکانت زۆر شت وەلا بنەی لە ژیانی خۆتدا، بە تایبەتی ئەو فشارانەی کە دەوروبەر دروستی دەکەن یان ژینگە دروستی دەکا یان دەتپچڕێنێ یان سەرنجت لا دەبا لەسەر ئەو شتانەی کە هەن. بۆیە زۆر گرنگە تۆ کە دەڵێن تەرکیز تەنها مەبەستمان کارکردنی جددی نییە، بەڵکو مەبەستمان ڕێککاری جددیە لەسەر لایەنی سۆزی خۆت. ئەمە وا دەکا کە تۆ بتوانی لەسەر ئەو ئاراستەیە بەردەوام بی کە تۆ دادناوە و دەزانی بەرەو ئامانجەکە دەتبا و چاوت لەسەر ئامانجەکەیە. بۆیە ئەوە پێویستی بە ڕاهێنان و بە چەند بارەکردنەوە هەیە. خاڵی تر لە کاتی کەوتن و سەر نەکەوتندا تۆ دەبێ بەردەوام بەهێزتر هەڵستیتەوە و وانەی لێوەربگری. تۆ ئەو نشست و سەر نەکەوتن و دەست نەکەوتنانەی کە تۆ
هەتا لە ژیانتدا وەکو دەرفەتێک تەمەشای بکە بۆ گەشە سەندن، نەک بۆ هۆکارێک وەکو وازهێنان. بۆیە زۆر گرنگە ئەتۆ ئەو ڕووداوەی کە بەسەرت دادێ هەوڵ بدەیت لە کەسێتی خۆت دووری بێخیەوە، چونکە شکستیش ڕووداوێکە، خۆناسنامەی تۆ نییە. ئەمە جیاوازێکی زۆر گەورەیە لە نێوان تۆ کە دەبیت بە کەسێکی سەرکەوتوو یان کەسێکی دۆڕا و سەرنەکەوتوو بێمتمانە. ئەگەرە تۆ شکست و سەرنەکەوتنەکان وەکو ڕووداوێک سیر بکەیت، هەروەها وەکو دەرفەتێک سیر بکەیت بۆ بەخۆداچنەوە بۆ گەشە سەندن، نەک وەکو ناسنامەی خۆت. خاڵی پێش کۆتایی و گرنگ ئەوەیە کە لە کتێبەکەدا باسی کراوە، ئەوەیە خۆزەبتکردن ڕێکاری خودی وەکو ڕێزنیشاندانی خودی خۆتە. چونکە خۆزەبتکردن یان ڕێکاری خودی خۆسزا نییە، بەڵکو شێوازێکە لە دەربڕینی خۆشەویستی بۆ خۆت، هەروەها بۆ ئەو ئازادی کە تۆ هەتە. لەبەرەوەی ئەو ڕێککارە، ئەو زەبتکردنە وا دەکات تۆ ئەو باری قورسی پەشیمانیە لەسەرت نەمێنێ. ڕاستە زەبتکردن ئازارێکی کاتی هەیە، بەڵام خۆ ئازاری پەشیمان بوونەوە تا هەتاییە و ڕەنگە زۆر جاریش ژیانت لێ تێگەودا. ئەگەر ئەو خاڵانە جێبەجێ بکەی، لە کۆتاییدا تۆ دەبیت بە خاوەنی شێوازێکی بیرکردنەوە کە هەرگیز ناتوانن بدوەستێنن. ئەگەر تۆ بەردەوام کار لەسەر خۆت بکەیت، ئەگەر بەردەوام تەرکیزت لەسەر پێشەوەچوونی خۆت و گەشەپێدانی خۆت بێ، نەک کامل بوون، ئەوە دەبێتە هۆی لادانی ئەو ماندووبوون و ئەو هیلاچەی کە ڕەنگە ماندوود بکە. بۆیە ئەو کەسانەی خاوەنی ئەو شێوازی بیرکردنەوەن باشتر لەوە تێدەگەن کە تۆ کەسێکی کەس ناتوانێ بدوەستێنێ. بۆیەش بەردەوام ئەوان چاویان لەسەر پێشکەوتنە، گەشە سەندنە، نەک کەماڵ، نەک تەواو بوون، چونکە لە هیچ کەسێک تەواو نیە. ئەگەر ئەو خاڵانە جێبەجێ بکرێ، ڕەنگە بتوانی زۆر بە ئاسانی شێوازی بیرکردنەوەی خۆت بە تێپەڕبوونی کات بگۆڕی بۆ شێوازێک کە سەرکەوتن و دەستکەوتت بۆ بسۆگەر دەکات. زۆر سپاس بۆ گوێگرتنتان لە پوختەی کتێبی ژمارە 23. پێمان وایە ئەو پوختەی کتێبانە هەم بۆ ئێمە وەکو مێگامایند بەسوودە، هەم بۆ خوێنەر و ئازیزانی بەڕێز و گوێگرانی بەڕێزیش بەسوودە. بۆیە ئەگەر تۆی بەڕێز سوودت بینیوە لەو کتێبە و لە پوختەکانی تری پێشوو، دەتوانی ئەو ڤیدیۆیە بنێری بۆ ئەو کەس و ئازیزانەی کە لەلات گرنگن، پێت وایە ڕەنگە کێشەیەک هەبێ لە شێوازی بیرکردنەوەیان یان گلەیەکیان هەبێ لەوەی کە بۆچی کار دەکەن و دەستکەوتیان کەمە یان سەرکەوتن یاوەریان نابێ. ئەگەر پێشتریش لە چەناڵی یوتیوبی مێگامایند پلەس بەشدار نەبووی، دەتوانی هەر لەو ڤیدیۆیەوە بگەیتە چەناڵی یوتیوبەکە و سوودمەندبی لە هەموو ڤیدیۆکانی ناوی کە زیاتر لە 290 ڤیدیۆی جۆراوجۆری تێدایە. خوایەر بێ لەگەڵ ئێوە بەردەوام دەبین لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکان کە ڕۆژانی هەینی بۆ ئێوەی بەڕێز هەر جارەی کتێبێک دەخەینە بەردیدی بەڕێزان. زۆر سپاس بۆ گوێگرتنتان، هەینیەکی شاد بۆ هەموو لایەک.